خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانەمە ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. خەڵک لەناو کۆمەڵێک قەیرانی جۆرا و جۆردایە، ژیانی خەڵک بە جۆرێکە کە ئەم مانگ بۆ ئەو مانگ لە چارەنووسی ژیانی خۆی دڵنیانی. هەڵبەتە بۆچینی ناوەڕاست و خوار ناوەڕاست ئەم قسەیە ڕاست. ئەزانین کۆمەڵی خەڵکی شێخ بە جۆرێک لە جۆرەکان ژیانیان لەسەر و چینی ناوەڕاستە ئەوانە کەمتر، بەڵام بەشێکی زۆری خەڵکی کوردستان لەم دڕدۆنجی و قەلەقیان لەبری ئەوەی هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا و خۆیان ئەڵێن چارەسەر بۆ کێشەکانیان بدۆزنەوە، هەنگاو بنێن بەرەو چاکترکردنی ژیان و گوزەرانی خەڵک. ململانێ سیاسیەکان هێندەی تر برین و ژیانی هاوڵاتیانی قورس و گرانتر کردووە. بۆ ئەمە چۆن چارەسەرە بێ؟ بۆچی هێز و لایەنە سیاسیەکان قووەت لەوە وەرەگرن کە یەکتر بشێنن؟ بۆچی قووەت لەوە وەرناگرن کە خزمەتی خەڵکی خۆیان بکەن و چارەسەری برینەکان بکەن؟ ئەگەر هەمویان دام بۆ دابنێن کە لە ماوەی ڕابردوودا هەڵەیە کراوە ئەبێ ڕاستی کەنەوە، تۆ بڵێ هاوڵاتیش بەدەست ئەم هەموو قەیران و کێشە و گرفتانەوە بناڵێنێت. هەموو ئەوانەی کە لای ئێوەی بینەر پرسیارم شەو لە بەرنامەی ڕەهەنددا لە ڕێگەی سێ میوانی ئازیزۆ گفتوگۆی لەسەرەکەی چارەسەری باسەکەی بزانین ئەگەین بەکوێ. بەرنامەی ئەم شەومان بە میوانداری هەر یەک لا بەڕێزان بەڕێز مامۆستا عەبدولخالق ماوەتی کادری پێشکەوتوویە گرتووی ئیسلامی کوردستان. مامۆستا زۆر سوپاس، خێر بێی. لە هەولێرەوە هەردوو بەڕێزان بەڕێز کارزان شاکر کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان، هەروەها بەڕێز بەدران مەحیەدین ڕۆژنامەنووس کە دوو گەنجی چالاکی هەولێر و دیارن. سوپاس بۆ میوانەکانم. مامۆستا لە بەڕێستەوە دەست پێ بکەین، ینی ئەمە کە لە پێشەشەکە وتم ئەمە قسەی خەڵکە، ئەمە ژیانی خەڵکە. مثلەن بڕۆ لە کۆمنتەکانی فەیسبوک، لە پۆستەکانی فەیسبوک، لە قسەی ناو بازار، لە دانیشتەکان هەمووی ئەوە ئەڵێ ئێمە چاوەڕێی ئەوەی خەڵک ینی هێز و لایەنە سیاسەکان دەست بخەنە ناو دەستێک ژیانمان باش بکەن، بەڵام قەیرانمان بۆ دروستەکەن بۆ. بەنای خۆی گەورە میهرەبان، دیارە ئەوەی ئێستا ئەگوزەرە لە هەرێمی کوردستان بەداخەوە دۆخی قەیراناوی چەندین ساڵی پێشووە ئەکرا زوو بە زوو ئەمە چارەسەر بکرێ. ئەوەی ئێمە لە قسەی لەسەرەکەین ئێستا نەباسی دەوڵەتی کوردیە، نەباسی کۆمەڵێک شتە کە ئەکرا دوای 30 ساڵ لە حکومڕانی لە هەرێمی کوردستان. ئەم باس و خاصی کە ئێستا بەداخەوە قسەی لەسەرەکەین دەمێک بوو تێپەڕیبایە. ئەوەی کە دیارە باسی بەرنامەکەی ئێمەیە باسی موچەیە، باسی بژێوی خەڵکە کە کاتێک کە سەرەتای حکوومەت تەشکیلاتیانە بەڕاستی بۆ نمونە کە ئێمە قسەی جدی لەسەرەکەین کە ئەمان هەموو پەیوەستن بە نێوانی لایەنەکان و پەیوەستە بە دەسەڵات، پەیوەستە بە کۆی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان کە من وەکو عەرزمکردن ئەکرا لە سەرەتای نەوەتەکان کە کاتێک ئیتیفازە بوو، کە کاتێک ڕاپەڕین بوو، دوا بە دوای ڕاپەڕین یەکەم هەنگاو کە دەسەڵاتی کوردی بینایە و بەتایبەت دەسەڵات لە هەردوو زۆن باشترکردنی دۆخی و ژیانی خەڵکی بواە. یعنی ئەمەی کە ئێڵین لە ساڵێک دو ساڵ تێ نەپەڕایە کە باسی موچەیە، کە باسی ئاوە، باسی کارەبایە، باسی سەرەتاییترین شتە. بەڵام بەداخەوە ئەوە ئێستا ئەمە لە دوایەوەیەکەوە کە حسابی کە ئەوە 32 بۆ 32 ساڵی حکومڕانی لە هەرێمی کوردستان تازە بە تازە دەبێ بینەوە سەر ئەوەی کە ئایا لە هەرێمی کوردستان هاوڵاتی سەرەتاییترین مافی هەیە لە سای دەوڵەتی خۆی و لە سای دەوڵەتێک کە بە کوردی قساکە، لە سای دەوڵەتێک کە هەمومان چاوەڕێ بووین کۆتایی بە سیستەمی دەسەڵاتی بەعس بە سیستەمی دیکتاتۆریەکان بێ دەسەڵاتێکی خۆماڵی لە ناو هەرێمی کوردستان نابێ بەڕاستی. بەڵام بەداخەوە دوای 30 ساڵ ئێستاش بەداخەوە هاوڵاتی تەمەنای گەڕانەوە بە دۆخی پێشووەکە کە دۆخێک بوو کە لە سەردەمی سیستەمی دیکتاتۆریدا بوو بەڕاستی لە هەرێمی کوردستان کە ئێمە لە ڕووی سیاسی و لە ڕووی عەسکەری لە زۆر ڕوویترەوە بەداخەوە بەدەست واقعی پێشووە دەسەڵاتی پێشووی حکوومەتی بەعسەوە ناڵاندومانە، با و باپیرانمان هەمومان. بەڵام ئەوەی کە ئێستا ئەگوزەرێ باسی موچەیە، موچە سەرەتاییترین مافە کە بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەکرا ئەمە زوو بە زوو چارەسەر بکرێ، چکە موچە مافی سەرەتایی هاوڵاتیە، ئەمە مافی دەسەڵات نییە قۆرخیکە، ئەوە مافی حکومڕانی نییە بخاتە ژیرفانی خۆیەوە. ئێمە لە بەرنامەکانی تر لە کاتەکانی تر هاتوین ڕەخنەمان بەداخەوە لە هەردوو دەسەڵات گرتووە، لە هەم لە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە برادرانی پارتی و برادرانی گۆڕانیش کە ئێستا قاچیان لە ناو حکوومەتەکەیە. بەڵام ئێستا کە خۆتان ئاگدارن و جەنابتان ئاگدار و میوانانی بەڕێز دیارە خۆیان تاکیدنەوە کە لە دواکۆبوونەوەی لە پەرلەمانی کوردستان پەرلەمانتارانی برادرانی پارتی و پەرلەمانتاران لە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەریەک ئەم لە 130 ئەم لە 140 ئەم لە 170 هەر یەکەوە بە ڕێژەیەک
داواکە کە زۆنەکەی ئەولا کە پارە تەسیم ناکە برادرانی پارتیەڵن نەگومرگی باشماخمان پێگا نە داهاتی گەرمیانمان پێگا نە داهاتی سلێمانیمان پێگا لێرە و هاوارە کرێت داهاتی باشماخ و فلان و فیسار و حاجی ئۆمەران لەکوێ ئەمە یەکێکە لەو هەزەلانی کە بەداخەوە ئەم دەسەڵاتە کردوێتی بەچی کۆی سیستەمی حکومڕانی لە کوردستاندا بە مەسلەی ئابووری و قۆرە کردووە لە پێناو خزمەتکردنی خۆی و بنەماڵەکانیان لەک نە پێناو خزمەتکردنی هاوڵاتیان ئێمە زۆر قسەمان کاکزانە لەسەر مەسلەی موچە لەسەر دۆخی هەرێمی کوردستان کردووە بەڵام ئەوەی کە ئێستا گرنگە ئەوەی کە گرنگە قسەی جدی لەسەر بکەین ئەوەیە کە بەڕاستی دڵنیابن هەردوو لانی دەسەڵات و هەموو لایەنەکانی تر و دۆخی هەرێمی کوردستان خەڵکی لەوانەیە چیتر ئەمەی پێ قبول نەکرێ بەڕاستی چیتر ئەمەی پێ قبول نەکرێ ئەم هەموو تەشیر و ناوزڕاندنە لە پێناو مەسلحەتی خۆیان کە من دڵنیایی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەم و معادلەی بینی برادرانی یەکێتی و پارتیە ئەو برادرانی گۆڕان هەنە پۆستە لە وەریان گرت و ئەگەر نا لە معادلەکە هیچ دەسەڵاتیان نییە بەوەی کە یەکتر تۆمەتبارەکەن یان بۆ لە وەڵامی یەکتر لە پرسیارەکان یەکترە وەڵامیان نییە من یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی دیقەتمە ئەم چەند ڕۆژە وەڵامی پێ نەبووی کە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان داوای کردووە کە موچە دواب بکەوێ ئەم سیستەمی موچی کە لە 25 مانگە ئادرێ بەم شێوەیە ئەم ڕازی نیە لەسەری و برادرانی پارتی بە هەمان شێوە لە کۆی معادلەکە ئەمڕۆ بڕیارەنداوە لە هەفتەی داهاتوو لە هەفتەی داهاتوو بۆ نمونە موچە ئاسایی بێتەوە نەزانین چی کاکزانە باسەکە ئەوەیە کە ئەمە مەساڵحی بینی خۆیانە و تەوزیع دوارێکە یکەن بۆ خۆڵکردنە چاوی خەڵک و دڵنیا بە موچارە درێ بەم لە 121 بۆی خەڵک چۆن ئەوە پیشانی خەڵک بن خواکە موچە دواناکەی و ڕازی بن بە لە 121ەکە ئەوەی کە گرنگە قسەی لەسەر بکەین هاوڵاتی لە هەرێمی کوردستان بەڕاستی هیچی پێ نەماوە و توانای چۆنڵی کۆنتترۆلکردنی خۆی نەماوە و توانای ئەوەی نەماوە کە قبولی ئەمەزع بکە خاڵێکی تر کە ئەمان هامیشن بەسەر خەڵکیەوە کە ئاسایەت و خەڵک تێپەڕێنی بەڵام ئێمە وتەی نوێنەری نەتەوەی گرتوەکان لەو کۆبوونەوەی هەولێر جۆمان لێبوو و نوێنەرایەتی وڵاتانی تر کە هاتوونەتە هەرێمی کوردستان بەجددی ئەم قسەیان کرد و هیچ وەڵامێکی لەلایەن دەسەڵاتی کوردیەوە نیە کە هەرێمی کوردستان بەداخەوە ناتوانرێت بەم شێوە بەردەوام بێ کە کاتێک داوا لەیەکە هێزی پێشمەرگە هێزی هەفتاهشتایی خەی تا ئێستا لەبەر مەساڵحی شخصی و مەساڵح حیزبی یەک نەخراوە کە کاتێک باسی داهاتی هەرێمی کوردستانە کرێت کە کاتێک باسی هەموو کۆی سیستەمی سیاسی حکومڕانی لە هەرێمی کوردستانەکرێت بەداخەوە دەسەڵات لە هەرێمی کوردستان نایەتە سەرخەت بۆیە بە قەنەعەتەوەڵم ئەوە نزیک بۆتەوە کە هەرێمی کوردستان لە دەست بچێ ئەو کات نە عێراق و نە دووەلی ئیقلیم نە ئەو دۆستانی کاشمان هەم لە ئەوروپا و بەڕاستی لە ئەمریکا ئەو کات هاوسۆزیان بۆ ئێمە نامێنێت کە ئێمە نەتوانین لەژێر داخوازیەکانی ئەوان مەسلحەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پارێزین زۆر باش مامۆستا گفتوگۆ زیاترەکەین کاکارزان مامۆستا عەبدولخالق بە ژماردنی کۆمەڵێک قەیران باز لەوەکە نزیک بووینەتەوە لەوەی کە هەرێمی کوردستان لە دەست بدەین بەهۆی بێباچیەوە بەهۆی کەڵەکەبوونی قەیرانەکانەوە بۆ چوونی بەڕێستان ئێوارە باش سەرچاو بن سلااوڕێز بۆ برای عزیزانەی کەم شو بەشدارن پێکەوە لەو بەرنامە ئەوەی بەدارم متوانین ئێمە خاڵ لەسەر چارەسەردانی نەکەوینە بازنەی دیبێتێکیان چۆن دەڵێ وەڵامدانەوەی مزایداتی سیاسی لە پێناو کۆکردنەوەی هەڵبژاردننیدا سەبارەت بە لە بەینچوونی کوردستان ئەگەر ئەو قەرارانەی دوونی مەجلیسی ئەمن بخوێنیەوە کە پێشتر زەناوی سەرۆکی هەرێمی کوردستان نامەیەکی یاڕاستەی ئێن کردی سزابەی ئەم قەراراتانەی دوونێکە لە مەجلیسی ئەمن ئەو پێمان دەڵێ ڕۆژی سیاسی هەرێمی کوردستان بە قۆناغێکی تازەتر و جوانتر و باشتر لە ڕووی سیاسی و لە ڕووی ڕای نێودەوڵەتیەوە دەتوانین ئێمە تەرجمەی جوانتری بۆ بکەین و قسەی باشتری لەسەر بکەین بۆیە ئێمە باوەندە بە ئایدۆلۆژیەتێکی سیاسی بەرتەسێک تەمەشای کۆی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان نەکەین و ئێمە لەگەر و خاڵە لاوازانی کە لە هەرێمی کوردستان لە بەڕێوەبردن لە ئادای سیاسی لە ئادای هەموو ئەوەی ژینگەیە کە دروست بۆ کە ئێمە باسی لە دەکەین لەسەر تاک و کۆمەڵ تەسیراتی سایکۆلۆژیەتی کۆمەڵانی کۆمەلگای کوردی بەگشتی ئەمەەوە نبینم ئێمە بێ لە لێرکانە کوردستان بەهاوینە بەردەم ساتێکی وا کە بۆ نمونە لە بین دەچێت ڕاستە ئێمە هەڵای لە ڕابردوو هەیە ڕاستە لە ڕابردوو کۆمەڵێک قەیرانی سیاسی ئابووری کۆمەڵێک سەختی و چەقبەستوی سیاسیمان تێپەڕ کردێ بەڵام فاکتەرەکانی کە ئەوانەی هۆکار بووینەوە میکارز بووین بۆی دروستبوونی ئەم بۆ ڕۆژۆ قۆناغ و ئۆژینگە سیاسە ئەو حقەتەیەکی ئێمە لە ڕابردوودا کە لەگەر
حکومەتی ناوەندی مرکز هەمە بووە تەسیراتی فعلی لەسەر بژێ بڕێنی خەڵکی کوردستاندا بووە ئەو بژێ و بڕێنەوەش چەند تاقم و گروپێکی تێدا دروست کردووە لە پەرلەمانی عێراقی دژی هەرێمی کوردستان هەنگاویانە بۆیە ئێمە دەبێ هەموو ئەو چۆن دەڵێ بیرە توندا ناتەندروستە دژ بەریەکە یان دژ ڕوبەڕووبنە سیاسیکە لە نێوان هێزە سیاسیەکان دابووە دەبێ ئێمە کەشێکی ئارامتر کەشێکی باشتر لۆ پرۆسی سیاسی و قۆناغی تازە کە بەما ڕوبەڕووی هەڵبژاردننی عێراقی دەبینەوە هەنگاوی تازەتری بۆ بنێ بەڵام مەترسیەکانی لە بینی لە بینچوونی کوردستان لەسەر چ ئەساسێک بۆ نمونە لەسەر ئەساسی ئەوەی ئێمە دەبێ بە تا قسان بکەین دواتر لە پرۆسی سیاسی لە عێراقدا هەرێمی کوردستان ئێستا بۆ قۆناغا قورسەدارایەکی تێدا لە ڕووی بەڕێوەبردن لە ڕووی ئارامی لە ڕووی پێکەوە ژیان لە ڕووی هەموو بنەمایەکانی کە تو ناوی لە دەنەی زۆ لە حکوومەتی عێراقی فیدراڵ لە پێشترە بۆیە من داوا لە کاک ماوەتی دەکەم یعنی ئێمە ئەوەندە نەکەوینە بەرتەشتی بکردنەوەی حیزبەتی بۆ ئەوەی چۆن دەڵێ دڵی قاعیدەی تەنزیمی خۆمان ڕازیکەین با ئەمە بێین بە زانستیانە و بە علمیانە پند خاڵ لەسەر خاڵە لاوازیەکان دانین و بە جەراعەتەوە بڵێن خەلەل لێرەیە معالەجەش لێرەیە و ئەوەش معالەجێ و ئێمە شەقامی کوردی بۆ ئاراستەیە بین ئومێدێک هیوایەکی باشتر دروستتر بە هەموو هێزە سیاسیەکان لە بنێک سەقفی کوردستانی بووندا کۆبکەینەوە نەگەوەی کە کاک ماوەتی دەڵێتن 30 ساڵ تەمەنە کۆی پرۆسی سیاسی بەڕێوەبردننی ئەوانەی کە پێش ئێمە بە 100 ساڵیش ئیمپراتۆریەت بووینە یان دەوڵەتدار بووینە تا ئێستا لە بەڕێوەبردندا مەشاکلی ئابوریان هەیە بۆیە ئێمە لە هەرێمێکین بە قۆناغی زۆر سەختی مۆژوویدا تێپەڕ بووینە بەڵام تا ئەو حدێکە تێداشین و تێپەڕ دەکەین ئەومانە ئێوە نیە کوردستان کارزان ئێمە بەڕێوەبردندا جیاوازی بیرکردنەوەمان هەیە بەڵام لە ئامانجدا ئەمە هاوبەشین و کارزان ینی ئێستا خەڵک پرسیارێکی هەیە پرسیارەکە ئەوەیە ئایا کە لە هەفتەی ڕابردوو بڕیار بوو مەسەلەن وەکو چەند مانگ دو-سێ مانگی ڕابردوو موچە دابەش بکرێت گرفت و خەلەلی تێکەوت و ئێستا 121 ئەبڕێ خەڵک ئەو پرسیارە هەیە ینی تا ئێستا حکوومەتی هەرێم بەڕێز قەناعەتت بەوەیە کە پارەی نەبێت ئەو 121 بجێڕێتەوە بۆ فەرمانبەر و موچەخۆر کە ڕەنگە بەڕێز یەکێک بی لەو موچەخۆرانە کاک زانە حقەتێکێ حکوومەتی هەرێمی کوردستان وەک جەناب ئاماژەت پێکردووە تەبێژی خۆی هەیە تیمی هاوبەشی بەڕێوەبردننی حکوومەت هەیە لە مابین ئەو ئیستحقاقاتەی کە لە پەرلەماندا حکوومەتی لەسەر تشکیل کراوە خەلەلەکی تەکنیکی دەبێ یان قۆناغێک دێتە پێشێ بەڵام دەبێ میدیای کوردی و هێزە سیاسیەکان نەیکەنە کارتی فشاری زادەی سیاسی بۆ ئەوەی ئەو ژینگە سیاسی کە هەوڵ و چرکردنەوەی مادیبوونی لەسرە بۆ ئەوەی قۆناغێکی تازەتری ئارامی پێکەوە ژیانی سیاسی باشتر دروست ببێ بۆ مەرحەلەیەکی تازەی تری بەهێزتری سیاسی لە هەرێمی کوردستان ئێمە ئەوەندە بەرتەشتی نەکەینەوە لێدوانەکانمان بەداخەوە جێلێ بوو بەڵام لەکولی حادثین حەدیث هەموو کارێک کاردانەوەیەکی لەدووە بۆیە ئەم تەنگیژە سیاسیەکە کە لە ڕابردوودا هەتا ئێمە بینیمانە دەبێت لە قۆناغی داهاتر بە زمانێکی ئارامتر بە زمانێکی منتیقیتر لۆژیکیتر بتوانین ئێمە ئەو ژینگە سیاسی لە هەرێمی کوردستان بۆ خڕکەینەوە سەریەک و بە باشتر تەرجمەی بکەین بۆ ئەوەی خەڵکی چەند ماندی بۆ ماندیتری نەکەین بۆ ئەوەی کە لە دوێنێدا ئێمە لە خزمەتیاندا بووی سبێنێ خزمەتی باشتریان بکەین نەک ئێمە بین بە چەلەحانەی سیاسی یان بە مزادایەتی سیاسی بە کارتی سیاسی تەرجمەی بکەین لێرکانە تیمی حکوومەتی پارتی تیمی حکوومەتی یەکێتی تیمی حکوومەتی نازانچیەوە باسی بکەین لە کۆتاییدا حکوومەت هەرێم یەک تیمە ئەدای حکوومەتی خۆی بەڕێ دەکات لەو ئەحزابە سیاسیانە پێکاتووە کە نەتایجی انتخاباتیان تێدا براوە بووە هەموو بەشدار بووە لە مێژووی بزوتنەوەی حکومداری یان عفو لە مێژووی دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستاندا لەسەر یەکەم کابینەوە هەتا ئێستا هەموو ئەحزابە سیاسیەکان تێدا بە پشتی زۆر کەم لە بن ئەو مەسئولیاتەدا بووینەوە بەشداریان کردی و بەشدار بووینە لە هەموو قۆناغەکان و ناتوانن خۆیان لێ بنە دەرێ بە هەموو ئەحزابە سیاسیەکانە هیوادارم ئێمە زمانی سیاسیمان لە داهاتووتر منتیقیتر بیت و ئارامتر بیلەوەی کە لە پێشتر هەبووە زۆر باش کاکار زانە گەڕێمە لای بەڕێستان کاک بەدران بۆ چوونی ئێوە وەکەوەی کە ڕۆژنامە نووس زۆر زار چاوی خەڵکە یان هەمیشە چاوی خەڵکە و ڕۆژنامە نووسی ڕاستەقینەوەیە کە هەموو خەمەکانی خەڵک دەبینێت ئەو خەمانە چینکە هێندەی تر خەڵکی ماندوو کردووی ڕای ئەو قەیرانانەی کە
خەڵک خۆی هەستی پێکات. سلااو کاکزانە سلااو لە میوانەکان و لە بینەرانی کورسات نیوز. کاکزانە بە درێژایی مێژووی کورد لە شۆشەیەک لە دواییەکان تاکو راپەڕینی ساڵی 91 خەڵکی کوردستان هەمیشە شانی خستۆتە بەر هەموو نەهامەتێک و هەموو قوربانیەکی داوە. خەڵکی کوردستان تەنانەت تا لێواری مەرگ ڕۆیشتووە، تەنانەت ئاوارە بووە، تەنانەت ماری تێک چووە، دایان و سەدان نمونەمان هەیە بۆ ئەوەی بگەین بە ئەنجامێک بگەین بەوەی کە ببینە خاوەن حکوومەتێکی خۆماڵی ببین بە خاوەن پەرلەمانێک هیچ نەبێت بە زمانی کوردی حکوومەتێک هەبێ حکوممان بکە. دوایە هەمە ساڵا حکوومەتێکی کوردی خۆشببختانە لەدایک بوو، بەڵام بەداخەوە هزار بەجار بەداخەوە هەزاران جار بەداخەوە کە ئێستا کە وەک مامۆستا عەبدولخالق ئاماژەی پێکرد هەمومان خۆزگە بە دوێنێ ئەخوازین، هەمومان خۆزگە بە دەسەڵاتێکی ڕژێمی توندڕەوی کوردکوش ئەخوازین لە پێناو ئەوەی کە ئێستا حکوومەتێکی خۆماڵیمان هەیە بەبێ هیچ هۆکارێک خەڵک برسیەکە، بەبێ هیچ هۆکارێک خەڵک بێ هیواکە، بەبێ هیچ هۆکارێک خەڵک ئەچەوسێنەوە. یعنی کاکزانە بەداخەوە لە پێش ڕاپەڕین تاچی کورد هەموو شتێکی هەبوو، تەنیا ئازادی نەبێ. ئێستا دوای حکوومەتی خۆماڵی دوای 30 ساڵ لە حکوومەتی خۆماڵی هەموو شتێکمان لەدەستدا تەنانەت بە ئازادیەکەشەوە. یعنی لە سەردەمی حکوومەتی عراق حزبی بەحێز هەموو شتێک تەبوو، ئاو دەرماڵی مەترسی تەبوو. کاک بەدران ئەو دوو ئایدایە مەسەلەن خۆزگە خواستن بە ڕژێمی بەعس و مەسلەی ئەوەی کە بەڕەهای هیچ شتێک نییە تۆزێک ڕژبینانە نییە یاخود واقعە. کاکزانە بڕوا بکە ڕژبینیەکە ئەوە نییە مەسەلەن لە تاک بیان لە گروپێک بیان لە کۆمەڵێک بێ. یعنی من سەرنج ڕاکێشم بۆ یە قسەی شەید سەرەج عوسمان لە کۆتا نامەکەێری ئەم دەسەڵاتە باچی بە هیچ شتێک نییە. یعنی نەتەوەی گرتوەکان ئاگادارمانەکاتەوە گویان لێ نییە، کورسوخانی ئەمریکا ئاگادارمانەکاتەوە گویان لێ نییە، وەزارەتی دەروی ئەمریکا پەیام ئەنێرێ گوێ پێ نادەن، وەزارەتی دەروی ئەڵمانیا پەیام ئەدا گوێ پێ نادەن، هەموو ئەوروپا پەیام ئەدا گوێ پێ. وەک ئەوەی وایە چاوەڕێن کە پەیامەکە بگاتە جێ شوێنەکە ئەوان بخوای هەڵێن بەجێ بێنن، ئەگەر نابووە تۆ بە هەوای نەبست. یعنی من باسی ئەو چەند ڕۆژەی ڕابردوو ئەەکەم بە میزاجی خۆیان موچیان دواخست. بڕواکەی کاکزانە لەو هەولێرە خێزان هەڵۆشاوەتەوە لەبەرەوەی ساحب خانوو چووە داوای کرێ کردووە. ئێستا ماگە ساحب خانوو حەقی خۆیەتی کرێکە نەبە بیدا لە نێوان ژن و پیاوەکە بۆ بە شەڕ و ئیتروا قەزیەکان لە محکەمەیە. یعنی ئەمانە باچیان بە هیچ شتێک نییە، ئەمە کەی ڕژبینیە. یعنی کەس حەزەکە لە شاری خۆی، کەس حەزەکە لە نیشتیمانی خۆی قومێکی تر زمانێکی تر غەیر زمانی خۆی بێ حکمی بکە بە دڵنیایەوە نەخێت. ئەم دەسەڵاتە باچی پێ نییە، ئەم دەسەڵاتە هەرچی بوێ ئەیکا نەجێ بە کەم ئەندامەدا، نەجێ بە موچەخۆرەدا، نەجێ بە مامۆستا ئەدا، نەجێ بە تەربیە ئەدا، نەجێ بە خوێنی گوێ بە هیچ شتێک نادا. بۆیە لەسەر هەمووشی ئەوە هەستاوە ململانەیەکی سیاسی توندی دوور لە ئەدای سیاسی ناشرین خستۆتە ناو شەقام، خستۆتە ناو شارەکان، لە ئەنجام خەڵک سزا ئەدرێ، لە ئەنجام موچەخۆر سزا ئەدرێ، لە ئەنجام خەڵکی کرێکار سزا ئەدرێ، لە ئەنجام خەڵک بێکارە بێ. ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم دەسەڵاتە باچی بەوە نەماوە ڕێک ئەو قسەی نوێنەی نەتوێگرتوەکان لە چەند ڕۆژە لە هەولێر کردی کە دۆست ئەدگریێنێ ئەوانە چاوەڕێک لە گریانەکە شتێ پەڕبوونە وەک ئەوەی برێ. یعنی ئەمە خوێندنەوەی خۆمانە بۆ ئەوەی کە ئەمانە بە دوای قسەدا ناڕۆن لە هەموو دنیا کە پەیامێک لە شوێنێک بۆ وڵاتێکتریان بۆ شارێکتر ئەچێ سیاسەکان دائنیشن کۆبنەوەی بۆکەن ناوەندە توێژینەوەکان کە بەداخەوە ئەوانەی سیاسی ئێمە هەر نازان ناوەندی توێژینەوە چیە، ئیشی لەسەرەکەن بۆەوەی بزانین لە پەیامەکە تێبگەن. ئەوانەی ئێمە مێژ میێوانیان نییە وەک ئەوەن چاوەڕێن کە مەسەلەن ئەوروپا بەتەماتی لە هەرێم بکە ڕوو بدە، ئەوانش بۆ خۆیان بڕۆن. نازانم وەک ئەوەی برێ لە قەرنەیشتر ئەژین ئەگەر بڕۆن بۆ ئەوروپایان بڕۆن بۆ وڵاتێکی تر ئەی خۆ دادگا هەیە، ئەی خۆ یاسا هەیە، تۆ خەڵکت سەوساندۆتەوە، تۆ داهاتت ون کردووە، تۆ موچەت نەداوە، دنیایەک فەزاحەتت دروست کردووە. خۆ ئەگەر چاوەڕێ ئەوەی بکەی نەتەوەیەکگرتوەکان بێ دەسەڵاتەکە لێ بستێنەوە چاوەڕێ بکەیتی ئەوروپا سزات بدە، خۆ پێش من تۆ بازەکەی دەی پێش من وەزیر نەبوومە سەودان بە نەوت کرد بێ، من وەزیر نەبوومە سەقفاتی ژێربەژێرم کرد بێ، من خەڵکم نەچەوساندێتەوە، من خەڵکم زیندانی نەکردووە، من ڕۆژنامە نووسم دەمکوت نەکردووە، من ڕۆژنامە نووسم. خۆگەر ئەو قەزیانەی کە ئەو ئاگادارکردنەوەی کە نوێنەری وڵاتان بەو حکوومەتەی ئەدەن کە ئەوانە باچیان پێی نییە
خۆ هەر شتێک بێ پێش من ئەوان باجەکێدەن وڵی من ناچمە دادگا لەبەرەوەی من یەکیت لەو کار بەدەستانە نەبوویمە هیچ قەزیەکەم لەسەر نیە بەیانی لە دادگاگەر دانیشم ئەوان سزادەی نەکە من لەسەر هەمووش ئەوانەشەوە کاکزانە دێن لەسەر سیراعی خۆیان لەسەر منبلانی خۆیان خەڵک ئەسەوسێنەوە لەسەر کێشەی نێو خۆیان خەڵک هیلاکەکەن کۆمەڵێک فەیسی ناشرین دێنە سەر شاشە چەندە خەڵک دنیایەک کێشەی هەیە چەندە خەڵک کێشەی دەرونی هەیە چەندە شیرازەی خێزان تێکس و ئەم فەیسانە دێنە سەر شاشە ئەوی تۆمەتبارەکە ئەوی تۆمەتبارەکە خەڵکە ئەوەن بێ ڕەشبینە بێ بەردەوامی ئەم دۆخەش بڕوا بکە بە تێکچوون و دەسەڵاتی خۆیان کۆتایی دێکاتزانە بەڵێ چارەسەرەکان چێ مامۆستا مەسەلەن ئەمە هەموو برینانەیە ئەم برینانە بەچی چارەسەرە بن بەچی چاڕێژە بن ئێمە بەردەوام قسەی ئەومان کرد وەکو کاکارزان ئەڵێ با لەسەر چارەسەر قسە بکەین ئێمە چەندین جار هاتوونەتە ئێرە و قسەمان کردووە و بەردەوام لە تیڤەکان لە شوێنەکانی تر ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بەردەوام چارەسەرمان هەبووە و لە کوتلەی پەرلەمانیمان کە کاتێک لە حکوومەت بوون کوتلەی وەزاریمان ئەگەر ئیشێکی پێکرابێ بەڵام ئەوەی کە هەیە و ئەگوزەرێ و بە باز دەکرێ بەداخەوە کاکارزان من ناڵم یعنی ئەوم پێمە فرۆشەرەوە کە منەم قسەیاکەم بەڵام بە دڵنیاییەوە کاکارزان نوێنەری حکوومەتەوە نوێنەری دەسەڵاتێکە کە بالفعل لەم کوردستانەیە هیچ ئازادیەک و ماهێتێکی بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەهێشتوتەوە من ناڵم نوێنەری خەڵکم بە ئەومان پێ نەڵێتەوە بەڵام هەم بەشێکی ئەو قسانێکە ئێمەیکەن و زۆریشی ئەوی کاک بەدرانیش باسیەکە قسەی خەڵکی ئاساییە من لەگەڵ کارزان سلێمانی ئەوێ هەولێری ئەوێ دوهۆکی ئەوێ بە دوهۆک و هەولێریشەوە کوێ با بچینە گەڕێکێکی شعبی با بچینە ناو چاخانەیەکی شعبی من قسەی خۆم لەوێ یەکەم ئەوش قسەی خۆ ببێتیڤەکان لێ بکە و ئامادە مناقەشەی لەگەڵاکم لە هەر شوێنێ خۆی هەڵێ بژێرێ ئەگەر خەڵکی ئاسایی ئەو خەڵکە ناکەم وچێ بندیوار و عەقیدی هەیە ئەو خەڵکەم لێ کۆ نەکاتەوە لە بندیوارەکان و چۆن لە ماڵەوە دانیشتۆم و چێ بڕاوی من و کاک بەدران و فڵان و فیسار و کاکارزانیشی ئەدرێتێ بۆ کاتی دەنگدان و بە ئەوانە خەڵکێکی عام و اعتیادی بێنێ ئەگەر تەییدی ئەویان کرد من ئەشهدو ئەڵێم قسەکانی کاکارزان تاوە خەڵکی ئاسایی بەڕاستی دوای یعنی ئەوەندە ساڵی حکومڕانی گەشتوتە ئەوەی کە بەڕاستی ئەم قسانە بکرێ کاک زانە ئێمە دوێنێ و پێرێ و بە ساڵانی پێشوش دیارە لە باشوور و لە عێراق خۆپیشاندان کراوە یەکەم پەیامی کاڵزمی پێرە کە دەری کرد وتی داوا لە هێزە ئەمنیەکانەکەم بە هیچ شێوەیەک سزای خەڵک نێن و عەزیەتیان نەدەن و مافی خۆیان هاتوونەتە سەر شەقام بە شێوەیەکی یاسایی داوای خۆیان بکەن و بیرفعل زۆرجان توودوتیژ بووە لەلایەن خۆپیشاندەرانەوە من بە تەحەداوڵم ئەو خۆپیشاندانە بێتە هەولێر و دووەک چیە گوزەرێ هەر بە کاکارزان خۆی جواباتەوە توخوا کاکارزان چ معقولێتێک دیفاعی لە دەسەڵات دەکەی چاوی فرمێسکی ئەو منداڵانەی 5 زیندانی کراوی لە خۆڕایی لە زیندانەکانی لای ئێوەدا ئێستاش بێسەر و شوێنن ئەم هەموو پارێزەر هەیە دیفاعیان لە یەکەن ئامادەنین بە بەڵگەی تەواوەوە بەداخەوە دادگاش سەروەری خۆی لە دەستداوە چاوی فرمێسکی مناڵ و خێزانەکانیان ئێوە نێنێتە سەرخەت چیەتان نێنێتە سەرخەت ئێوە تاکەی یعنی ئەم دنیاە بە ڕەشبینیە بینن تاکەی ئەم کوردستانەوە بینن کام خەڵکە ئیلابێ لە ژێر سەیتەرە و ئەمارەتی ئێوەیە بێ ملکە ئەوەی ئێواڵێن بە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە بەڵام جەنابەت نوێنەر و نمایندەی لایەنێکی بۆیە ئەمە ئاڕاستی جەناب دەکەم ئەوەی کە لێرەدا هەیە باسی ئەوە نییە ئێمە ڕەشبین بین باسی ئەوە نییە کە دڵمان خۆش بێ قواری هەرێمی کوردستان لە قەیران نابێ و بەرەو نەمان بڕوە ئەمە ئەو تەیە کە کاک بەدرانی ژووتی خۆشم تاکیدم کردەوە نوێنەری نەتەوە یەکگرتوەکان و بەرامبەر سەرۆکی هەرێمی کوردستان و کۆی لایەنە سیاسەکان لە هەولێر لەو دیبەیتەی کە زانکۆی کوردستان ئەنجامیدا بوو ئەمەی ئەعلان کرد دوای بوو بە باس و خواست من نازانم لە شوێدا سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت وەڵامیان دابێتەوە یان بە شێوەیەک لە شێوەکان قسەیان کردبێ لە هەموو لایەنەکان کونسوڵیەکان هاتوونەتە سەرخە لەسەر ئەو ئازادی کە لە هەرێمی کوردستان هەیە لەسەر ئەو موچەبڕینەی کە لە هەرێمی کوردستان هەیە لەسەر ئەو بەتاڵانبردنەی کە لە هەرێمی کوردستان هەیە لەسەر ئەو مەتر بە مەتر زەوی دابشکردنەی کە لە هەردوو زۆنە هەیە بەڕاستی کەس نازانێت بۆ کوێ بێ لای جەناب زۆر بە یاساییت کردووە لەوانەیە لێرە بە کەمتر بە یاسایی کرابێ هەموو سەرۆک شارەوانەکان وە لایەنە بەرپرسەکان لە حکوومەت ئامادەن من بەڕاستی ئێڵێم لێرە کاتێک مەرحومی جەنابی مام جەلال ئامادە بوو و سلێمانی و نمونەی هەموو کوردستان بکاتە سەوزایی لە دوای ئەوە خەریکە سەوزایەکان و باخچەکان مەتر قاژەکرێن و ئەدرێ بە فڵانە بەرپرس و ئەدرێ بە فڵانە مەسئول و باڵەخانەی تیا بەرزەکرێتەوە ئێمە کوردستان بە کوردستانی خۆمان بزانین من پێ دەڵێم من خۆم ناکەم بە نوێنەری خەڵکو تۆش نوێنەری حکوومەت بە هەردووکمان یەک ئاڕاستەمان هەبێ ئەوەی کە من زەڕورە و گرنگە لە ناو لایەنەکەی خۆم و پێم گەیاندون جەنابیش وەکو لایەنێک وەکو دەسەڵاتدارێک لە هەرێمی کوردستان کە پشکی نەوت و مؤسسەی نەوت و هەموو سیلکە ڕئیسیەکان لە هەرێمی کوردستان لە مؤسسەکان لە حکوومەت و لە شوێنەکانی تریش لای جەنابتانە
من حەزەکەم کادرێکی وەکو جەنابەت ئەگەر قسەت لەسەر نەبێ ئەگە دواتر سەرزانش نەکرێ و ئەگەر دواتر بەرپرسیارەتی لێ وەرنەژیرێتەوە موچەکە نەبڕێ ئامادەبی بەرامبەر لایەنە بەرپرسەکانی خۆت بەڕاستی ئەم قسانە بکەی کە قسەی خەڵکی هەرێمی کوردستانە کاکە من چەندین کادری پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی بۆێنم زۆر نیگەرانن لە لێبڕینی موچە زۆر نیگەرانن لە بەشبەشکردنی پارچە پارچەی زامکراوی ئەم وڵاتە کاموتان بەش کرد لە پێناو لە ناو بەرپرسەکانی خۆتانە کام جوانی ئێمە بە خەڵک بفرۆشینەوە کاکەمە زمانی مهاتەراتمان پێێنێ کاکارزان بمبورە ئەمە جواب نییە مە قسەکەمە کە لەسەر کۆی بەرنامەکە قساکەین بەڵام واقعی هەرێمی کوردستان کاکارزان بمبورە قسەکان تاوکەم گوێ لە جەناب دەگرم کاکارزان قسەکەم لەوەیە ئێمە ئەگە ساڵ و 2 ساڵ و 3 ساڵ و 5 ساڵی حکومڕانی بووە لە هەرێمی کوردستان ئامەنا ئەماود ئەم دەسەڵاتە ئاساییە ئەم دەسەڵاتەوە تازە گەنجەبێ ئەم دەسەڵاتە نەگەیشتوە تەحەدیەوەی کاکە چینی ئێمە کە کاتێک ڕاپەڕین کرا 12 ساڵ بووین لەگەڵ کاکزانە و لەگەڵ جەنابتانە وای ئێستا تاڵی سپی کەوتۆتە سەر و ڕیشمانەوە بەڕاستی پیر بووین ئەمە چاوەڕێن ئەم حکوومەتە و ئەم دەسەڵاتەکەی بێتە سەرەوەی سەرەتاییترین ماف کە دوێنێ ئەعلانیەکاڵێ ئاو نەما سەرەتاییترین ماف کارەبا نیە سەرەتاییترین ماف موچە نییە وانە بێش 200,000 دیناری هەیە ئێستاش وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا لە هەموو ئەو لایەنە پەیوەندیتانە ئامادەنی گوێ لەو خەڵکە بگرن بەڕاستی بۆ ئێمە سۆزی خەڵک ناجوڵێنین عەفوی خەڵک ناجوڵێنین کاکزانە بڵێن ئینتیخاباتە ئەم قسەیەمان بەردەوام کردەوەی کاکزاناش فەرمووی ئێمە ئەڵێن بە دڵنیاییەوە متمانەی نێوان لایەنە سیاسیەکان و ئەو داهاتەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە کاکە خۆبوجێی عێراق نەهاتووە بۆ ئێستا موچەت پێ ئەدرێ بۆ لەوە پێش پێ ئەدرا دۆلار گەیشتۆتە 150,000 دینار عملەی نەوت بۆتە چەند بۆتە 70 دلار نزیکەی ئەگەر بە ئیقسایەکان بێن بە ئەرقام ئەمەشی بکەنەوە پارەی هەرێمی کوردستان زۆر زیادی کردووە کاکە ئێمە کە قساکەین قسەی کاکهێویدارەکەین کاڵێ بالفعل زۆنی یەکێتی پارە نانێرێ قسەی ئەندام پەرلەمانێکی یەکێتیەکەین کاڵێ مەرزی ئیبراهیم خەلیل و حاجی ئۆمەران شوێنەکانی تر تەسلیمی حکومە ناکرێتەوە مە قسەی خۆتانن بۆیە داواکارین بە جددی لانی دەسەڵات بێتەوە سەرخۆی و چیتر خەڵک لەوانێت تحملی ئەم وەزعانەکە و ئەو پەیامی کە هەش بوو لە نەتەوە یەکگرتوەکان و دووەلی ئیقلیمیش داویانە ئەمانە پێچەوانەکەی عەلی قەرەداغی هاتوتەوە بە بەرپرسەکانی هەرێمی کوردستانی وتووە بالفعل ئەو مۆزوعێکی جددیە ئەبێ هەرێمی کوردستان و دەسەڵاتی هەرێمی کوردستان بە جددی بێتە سەر زۆر باشە مامۆستاکە کارزان یعنی ئەوەی کە مامۆستا عەبدولخالق ئەڵێ پێچەوانەی کەیتەوە مەسەلەن چارەسەرەکان بۆی مەسەلەن ئەوەی کە بەڕێزت لی نیگەرانی کاک بەدران مامۆستا و هەموو خەڵکی کوردستان چارەسەر بێت ئەوە نەبێت یەکێتی پارتی تۆمەتبارکە پارتی یەکێتی تۆمەتبارکە 2000 خەڵکی شەر هەر هیچی لە گیرفاندا نییە کاکزانە دەزانی یەک شتێ بامە بە منتقیانە بە واقعیانە فەرموو ئەوەندە بوێرین پەنجە لەسەر هەڵەکان دانین و ڕێی خۆشمان دابرەوە کەسش محاسبەی نەکردینەوە ئەو حیزبەوە بە جوانی پەروەردی کردوینەکە صاحبی بڕیاری خۆمان بین و دیفاع لە ڕەوتەنەتەوەیەتیکە بکەین وەڵام کاک عەبدولخالق ئەو سیاسەتە مەلا بەجبوریەی کە ئەندام پەرلەمانەکانی جەنابەت بوو لە بەغدایە لەگەڵ شیعەکان هەردەپەڕین و داهاتن لە هەولێرە شینیان دەکرد یعنی ئەو دوفاق و نیفاقە سیاسی ئەم نامێ بکەمە ناو ئەو جەدەلە سیاسیەی ئەمە زۆر لەلایەنە سیاسیەکانمان بینی کە بڕیاری بڕینی قوتی خەڵکیاندا بۆ ئەوەی لەبین بردنەی کە جەنابەت باسی دەکەی هەرێمی کوردستان لە بینچی بەڵام ئیرادەی نەتەوەی ئیرادەی سیاسی بوعدی خوێندنەوەی قیادەی سیاسی کوردی بزاڵ و بەسەر هەموو قۆناغە سەخت و چاک بەستەوە ئەمە نەهاتوم ئەو جەدەلە بکەم ئەگەر بێم ئەو جەدەلە بکەم قوربان جەنابەت لە حکوومەتی هەرێم بووی وەزیرەکەی جەنابەت لە میدیاکان با کاپی زاکرێ خۆت بکە گوتی مریشی 6 کیلۆیی دەکەینە 2 کیلۆ پێی نەکرا ئەنگۆ بە بەرنامە و پرۆژە هاتنە حکومەت فەشڵتان وەزیری وامان نەبووە بەڕاستی ئەو مۆزوعەکە من دێم ئەو وەزیری لایەنێکی تر بوو کاکارزان با بڵاستکەمەوە ئارامی پێکەوە سیاسی ژیانی سیاسی پێکەوەیە بۆ ئەوەی بتوانین لە قۆناغی سەخت و چاکبەستوودا ئێمە دەربازمان بێ ئێمە ئەو قۆناغە تێپەڕکەین ئێمە بتوانین دواتر جەنابەت حەزم لێ ورتر متابعبی حەزم لێ بخوێنیەوە حەزم لێ بە تەرکیزتر قسام بکەی ئەو نامەیە ماوەیەک بەر لە ئێستا جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاک نێچیروان بارزانی دایانەتەوە یەکگرتوەکان لەسەر قەیرانی پرۆسی سیاسی لە عێراقدا لە بەرامبەردا دونێ قەرارەکانی مەجلیسی ئەمە بخونەوە ئەنجا جەنابەت وەرە کۆمنت بدە و لە بەرنامەدا تۆمەت بەخشەوە بۆ لایانی بەرامبەر بە مەزاجی خۆت و مەزاجێتی سیاسی خۆت بۆ کۆکردنەوەی دووسێ دەنگ
مناقەشەی سیاسی بکە ئەوەی ئێمە ئەوڕە دەمانێت کا کارزان پێت وایە بۆ کۆکردنەوەی دەنگ ئەوەی کە دەڵی جەنابەت ئەوەی پێت وایە بۆ کۆکردنەوەی دەنگە قسانە بتوانین خەڵکی سایکۆلۆژیەتی خەڵکی مە هێورکەینەوە بەڕێز لە پرۆسی سیاسی لە پرۆسی لە وڵاتەدا تێدا مەسئولی وەک حیزبێک لەو هەرێمە کە بەشداری پرۆسی سیاسی و بەشداری حکومەتی هەرێم کارزان بەڕێز دوتت باواقعی قسە بکەین کارزان بەڕێز دوتت باواقعی قسە بکەین ئەنی ئەوەی کە مامۆستا عەبدولخالق لێرەوتی مەسەلەن بەڕێزت چەندی پێ ئەدەی مەسەلەن ئەگەر لەسەر دەبێ چەندی پێ ئەدەی چەندی ڕاستە و بۆ پێت وایە بۆ ئینتیخاباتە خۆی کاندید نییە من ئەزانم مەسەلەن بۆچی بۆ ئینتیخاباتە ئەمە کاکزانە ئێمە لە تاقیکردنەوەیەکی ئێمە لە هۆڵێکی تاقیکردنەوەدا نیشتینە من نەمە بەستم ڕاستی واقعیە بەڕێزت کەسێکی یا من حەزەکەم کاکارزان چارەسەرەکان لای جەنابتان بمبورە مقاتعە ناکەم کاکارزان چارەسەرەکان لای جەنابتان وەکو دەسەڵات چییە بۆ دۆخی هەرێمی کوردستان کە ئێمە بتوانین قەیرانە ڕزگارمان بێ با من لێرە بە ناوی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئۆکەی بۆ جەنابەت بکەم فەرمو چارەسەرەکان لای ئێوەیە بزانین چارەسەرەکان چییە چی بە ئێمەش بکرێ فەرمو با جێبەجێ بەڵێ فەرمو کاکارزان مەبەستیەوە بۆڵێ چارەسەرەکان لای ئێوە چین بۆی ئێمە ژۆکو یەکگرتووی ئیسلامی کوردستان پاڵپشتیتان بکەین چارەسەرەکان چین بۆ چارەسەری ئەم خەمانەی باسیەکەین ئەو چارەسەر ئەوەیە ئێمە لەژێر مەسئولیەتی ئیدارەی سیاسی و بەڕێوەبردننی ئەو هەرێمە دابین ئێمە ئەو حکومەتە بە حکومەتی خۆمان بزانین ئێمە لە هەولێردا لەژێر ئەو حکومەتە معارەزە نەبین و لە بەغدادا دژایەتی ئەو حکومەتە بکەین ئێمە بتوانین مەسئولیەتی ئەم خۆناغا هەموو لایەنە سیاسیەکان بە پێی ئەو ئیرادەیە کە هەیە لە ڕابردوودا کە ئێمە هەموو بەشدار بووینە لە دروستکردنی بۆ ئیرادەیەوە بەرەو قۆناغێکی باشتر و تازەتر و چاکتری بین نەک ئێمە لە پێناو مزایادەی سیاسی بین زەدەڵی سیاسی لەسەر بکەین و بین تاوان بە بەرامبەر بەخشین و خۆشمان پێفریشتەبی بۆیە لەو قۆناغی کەدا دێ ئێمە دەتوانین هەموو حیزبە سیاسیەکان ئەمە دەتوانین لە قۆناغێکی باشتر کە دەستور لە داهاتوودا دروست دەبی لەو دەستورەدا ئەو هەڵانێک کە لە ڕابردوو هەبووە نێری دووبارە ببتەوە بۆیە ئەوە حقەتی پرۆسی سیاسی سیستەمە سیاسەکان هەبێت شتێکی جوانە بەکارزان بۆی بینەرەکانم بینەری هینی مەتاتی نەبن کاک عەبدولخالق ئەڵێ بۆ نمونە چی جوابی فرمێسیە و پێنج مناڵی و پێنج ڕۆژنامە نووس چالاگوانە ئەدەیتەوە چی وەڵامی مەسەلەی موچەبڕین ئەدەیتەوە مەسەلەن لەو کاکزانە بابەتی کاکزانە ئافو لەگەر من دوو یا لەگەڵ کاکارزان بەڵێ کاکارزان ببورە کاکزانە مەسەلەی بابەتی ئەو زیندانە سیاسیانەی ئەو زیندانیانەی بادنان ئەفو ئەو زیندانانەی بابیدان ئەوە محکەمە قەراری خۆیدایە قەراری محکەمەی هەیە من کەم تا زۆر ئەو بابەتە مەسائلی یاسایی بەجێ دێڵم ئەو بابەتی کە بە سیاسی کرایە چۆن کرا چۆن تەرجمە کرایە لە میدیاکان ڕۆژانە بینیمان چۆن بەم زیادە ڕۆژانە کەناڵەکان ئیشی لەسەر دەکەن و دایانەیە بیکەنە قەزیەک لە پێناو ئەوەی هەم زیادەی سیاسی خۆیان هەم ئامادەی سیاسی خۆیان پێ بکەن بۆیە جوانترە باشترە ئەوەی کە لە کوردستاندا هەیە با بچیتن مفاتحی قەزا بکە ئەو قەزایە حکوومەتی هەرێمی کوردستانە هەم یەکگرتوو تێدا بەشدار بۆ لە ڕابردوو ئێستاەکەتی تێدا بەشدارە پارتی تێدا بەشدار باس مفاتحی سوڵتەی قەزای و قانونی بکە لە هەرێمی کوردستان پێویست بەو بزایادە سیاسی ناکە ئەوە وەڵام دەدنەوە بۆیە ئێمە هەر قسەیەکی لێ بکەین لەگەڵ ڕێزم لە جەدەلی سیاسی شتێکی تێدا دەرناچێت بەڵێ کاکارزانە گەڕمەوە کاک بەدران کەواتە لای بەڕێزت چارەسەرەکان چین ینی ئەم هەموو خەمە مەسەلەن دیسانە خەریکە چینەوە جەدەلەی کە هێزولان سیاسەکان هەیە لای تۆ چارەسەرەکان چین خۆلەوە بێ ئومێد نەبووی کاکزانە چارەسەر نازانم یعنی ئەوەی بیرێن زیادەیە بڕوا بکە ئەوەی تۆزێک ڕحمی بەو حکوومەتە زولابێ ئامۆژگاری کردووە نەسیحەتی کردووە ڕێی باشی پیشانداوە یعنی کار لەوە دەرچووە لە ناو خۆ لەسەر ئاستی پارێزگا و لەسەر ئاستی قەزا و نەحیا وەک لە پێشوو گوتم لەسەر ئاستی نێودەوڵەتین ئامۆژگاری ئەکرێن سوودی نییە ئەوانە لە چارەسەر ناگەڕێن ئەگەر بڕواان بە چارەسەر هەبێ چۆن وا بەو شێوەیە خەڵک ماندووەکەن چۆن وا بەم شێوەیە خەڵکی لاگەکەن یعنی شتێکیان دروست کردووە لە نێوان خۆیان و خەڵک تەبقەیەکی بەرز و تەبقەیەکی یەکجار نەوی تەبقی وەسەط نەماوە من لەسەر هەولێر قساکەم هیچ گومانم نییە لە شارەکانی تر و لە قەزایەکانی تریش هەمان شێوە تەبقەیەکی بەرز و تەبقەیەکی نەوی تەبقی وەسەتیان نێشتووە یعنی ئەو تەبقەی کە لە خوارەوەیە من هیچ گومانم نییە ئێوە خۆتان میدیاکارێکی
دیارن ئەتوانن راپۆرت بکەن بزانن چەند کەس لەم وڵاتە چەند کەس لەم شارە لە قەزاکان لە ناحیەکان ئەم حکوومەتە بە حکوومەتی خۆی زانێ بە خودای کەس هیچی حکوومەتی بە حکوومەتی خۆی نازانێ هەر زۆر بە ڕاشکاویش ئەم حکوومەتە حکوومەتی کۆمەڵە خەڵکێکە حکوومەتی نخبێک کۆبوونەوە بەشیەکەن بۆ خۆیان حکوومەتی فاشیۆنە حکوومەتی کۆمەڵێک میدیاکارە حکوومەتی کۆمەڵێک ئەندام پەرلەمانتارە حکوومەتی هەندێک وەزیرە حکوومەتی خەڵک نییە بەگشتی مەبەستم لە 50 کەیە کاکزانە تۆ ئەگەر بەراوردی بکەی لەبەینی موچەخۆرەکان نزیکی ملیۆنێک زیاتر موچەخۆرمان هەیە ئەگەر هەر ملیۆنێک هەر کەسێک سێ کەسی لەسەر بێ ئەکا بە 4 میلیۆن 4 میلیۆنی هەموو سەرژمێری کوردستان چەند 5 میلیۆن شتێکە یعنی بە ڕێژەی زۆرینە موچەخۆر ئەم دەسەڵاتە بە دەسەڵاتی خۆی نازانێ ئەم حکوومەتە بە حکوومەتی خۆی نازانێ من هیچ گومانشم لەوە نییە بەیانی دووبیانی ئەم حکوومەت ئاوبی بە بڕوخێ بەلادا بکرێ بە هەرچێکدا بڕوا بکە کەس بۆشی ناگرێ کۆمەڵە کەسێک نەبێ ئەوانش پێش هەمیان ڕەنگە بە حسابی خۆیان حسابیشان کردبێ ماڵک مولکەشیان گوازبێتە دەرەوە بەیانی دووبیانی بڕۆن بەجێ بێنن ئەگەر حکوومەتێک خەڵک بەی خۆی بزانێ قەت بەو شێوەیە خەڵکی خۆی سزا نادا ئەگەر حکوومەتێک خەڵک بەی خۆی بزانێ قەت خەڵکی خۆی برسی ناکە یعنی ئەوەندە بەسە لەو دوو ڕۆژەی ڕابردوو گەنجێکی جوان هەرزەکارێکی تازە پێگەیشت و ڕۆیشتووە لە دەرەوە لە دووری داچی لە دووری باوکی لە دووری کەسوکاری چۆن ڕۆیشت نەگەڕاوە ئەوە چۆن ڕێزی هەموو قوربانیەکانی تر یعنی کەست دیوە تۆ ئەگەر ژیانی تەمین بێ ئەگەر نیشتیمانەکەی خۆش بێ ئەگەر هیچ کێشەیەکی نەبێت تەنانەت خواردنی ڕۆژانی دەستکەوێت دوور لە خزم و کەس و کار و لەدا کوبابی خۆی وڵات بەجێبێرێ بە دڵنیایەوە نەخێر یعنی ئەو دەسەڵاتە خۆی نایەوێت چاک بێ ئەم دەسەڵاتە هیچ بەرنامەیەکی چاکبوونی نییە ئەگەر نا بە هەموو ئەو داتایانەی کە هەیە من باسی تەنیا کۆیەکەمەوە لە موچە کاکزانە کە بەسیترین مافی سەرەتاییە بەپێی ئاخیر ئامار زیاتر لە ملیارێک و 500 میلیۆن دلار داهاتی حکوومەت بووە کەچی ناتوانێ بە ڕێژەی 121 لێ بڕین 600 میلیۆن تەرخام بکە بۆ موچە ئەگەر بەیانی 121کەش هەر بگرێ هێشتان بەشەکە هێشتان زیادەکە کەچی پرۆژەی ڕاگرتووە هەلیکاری ڕاگرتووە ئیشی ڕاگرتووە خەڵک بێ ئیش بووە زیاتر لە 150,000 گەنجی تازە پێگەیشت و دانەمەزراومان هەیە یعنی ئەم حکوومەتە بەرنامەی چاکردنی نییە استراتیزی و پلانی دوورمەودای نییە بۆ چاکردن هیچ باچی بەوە نییە بەیانی ئەم وڵاتە چی بەسەردیان چی بەسەر نایە بۆیە من وەکو خۆم کە ڕۆژانە لە ناو خەڵکم ڕۆژانە لە شەقامم ئەو حکوومەتە بە حکوومەتی خۆم نازانم بۆ بە حکوومەتی خۆشم نەزانیوە ئەو حکوومەتە حکوومەتی کۆمەڵێک سیاسی تێڕوانینێکی کاک بەدران تێڕوانینێکی ڕەخنەیی مثلا مجرد یاخود ئەتەوێ وەک معارەزە ئاسا لەبەرەوەی مثلا ڕەنگە هەیکەلی حکوومەتت بەدڵنی یاخود واقعیەتە کاکزانە یعنی بڕوا بکە با من پێش دەستخۆم پێش بخەم بەرنامەی هەڵبژاردن و خۆڵبژاردن و خۆکانی شتی واشم نیە هەر بۆزانم دەنگدانەکە هەر ناکرێ ئەوە حەقیقەتە ئەوە حقیقەتی ئەو وڵاتەیە کە ئێمە تێیدا ئەژین یعنی کاکزانە داتای ساڵی پاری دادگا بەس لە پرۆسەی زەواج لە 6,000 هەروەشاوەتەوە ئەمە ڕەشبینی تاک بێ داتای شیرازەی خێزان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپترەچێ پەروەردەمان ڕۆژ بە ڕۆژ زیاتر وێرانە بێ خوێندنی باڵامان ڕۆژ بە ڕۆژ وێرانترە بێ یعنی ساڵانی ڕابردوو زانکۆی کۆیە لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی جیهان لە ڕێژەکان بوو ئەو سار هەر بە یەکجاری ئەوەشمان نەما سەیری پەروەردەمان بکە خوێنکار لە ژوورەوە مناڵێکی 6 ساڵی دری لە خۆ بێتەوە حکوومەتێک ناتوانێت و بەڕیدەیەکی بۆ دابنێ فێنکەرەوەیکی بۆ دابنێ ئەمە ڕەشبینی تاکە یعنی ناتوانن ژیانی کەم ئەندامێک تەمین بکەن یعنی کاکزانە چ ویژدانێکی ئینسانی ڕێگا بەوە دەدا موچەی 12 ساڵی یەکەم ئەندام موچەی 12 ساڵ یەکەم ئەندام ناگا یعنی بە ڕێژێکی زۆر کەمە نازم چۆن بەراوردی کەم 12 ساڵ موچەکەی وەرگێ کەم ئەندامێک 12 ساڵ موچەکەی وەرگێ ناکە بە موچەیەک ماجی ئەندام پەرلەمانتارێک ئەمە چ ویژدانێکە ئەمە چ حکومڕانیەکە ئەمە چ بەڕێوەبردنێکە ئەوانە لەکوێی ئەم دەسەڵاتە ئەگەر بیانەوێت چاچیکەن دەستی پێکەن چێ دەستی گرتوون چاچیکەن چێ دژیانە چاچیکەن هەموو خەڵکی کوردستان فرمێشیان بۆ ڕێژێ ئەگەر چاچیکەن هەموو خەڵکی کوردستان مەمنونیانە ئەگەر چاچیکەن بەڵام بەرنامەی چاکردنیان نییە
وەک ئەوەی برێن چاوەڕێنە بڕوخێ و بخۆشیان سافی دەربچن و لە کۆرم خەڵکە ببنەوە ئینشاڵڵا ڕۆژەش هەر دێتن خوانەکە کاک باتر مامۆستا عەبدولخالق ئەگەر دوا سەرنج لە بەڕێزت وەرگرم وەکەوەی کۆمەڵێک پێیان بێ لە زمانی گەنجێتی خۆتەوە هەرچەندە ئەعلانی پیریت کرد بەڵام مەسەلەن چۆن بتوانی لایکەم بۆ پیرمانەکەن بۆ داهاتوو بۆ ئەو نەوەی کە دێت بۆ ئەو گەنجانەی کە دێت ئەوەندە مەسەلەن لانی کەم کە چاوەکەنەوە ئەم هەموو قەیرانە نەبێت بەداخەوە ئەوەی بۆ گەنج بۆ مناڵ بۆ پیر لەم هەرێمی کوردستانە ئێستا خۆی بە تاکێکی ئەم کۆمەڵگایانە ئەزانێ بە تایبەت بۆ گەنج کە هیچ متمانەیەکی بە حکوومەت بۆ بە وڵاتەوە بە خۆشیەکانی ئەم وڵاتە نەماوە کە خاکێکە ئێمە ئەم لە ڕووی مادی هەم لە ڕووی ئابووری هەم لە هەموو ڕۆکانی ترەوە ئەکرێ خۆشگوزەرانترین ینی هاوڵاتی لەسەر ئەم خاکەیە بژی بەڕاستی دەوڵەمەندترین خاکمانەیە بەڵام بەداخەوە ئێستا ئینتیما بۆ نیشتیمان نەما ئەو ئینتیمانی کە ئێمە لە سەردەمانی زوو کە ئەمان بینی چ حەز و خۆشەویستیەک بۆ پێشمەرگە هەبوو کە ئێساش ڕێز و حرمەتمان هەیە بۆیان بەڵام بەداخەوە دەسەڵات خەریکە ئەو متمانەیەش لە بینی هاوڵاتی و پێشمەرگە لە بینی هاوڵاتی و هەموو ئەسەسەیەکان نایاڵێ بەداخەوە ئەوەی کە گەنج حەزکا لە وڵاتەیە بژی هیچ ئینتیمایەکی نییە ئەگەر حەزی بوون بە چونە ژیانی هاوسەرێتیەوە بێ ئەگەر تەخەڕوجی کردبێ بێ تاعین بێ 18,000 وانە بێژمان هەیە هەر کەس جواب بێ نایەتەوە کاکزانە 6 ڕۆژ لەسەر شەقامن کاک کوا مافمان ئەگەر بە پێی سیستەم بێ ئێمە ئەبێ چەند ساڵ وانە بێژبین دوای ئەوە ئەبێ تاعین ببین و ئەبێ ببین بە میلاک گرێبەست بە هەمان شێوە لە هەموو وەزارەتەکانە بەم شێوە ئەمە هەموو گەنجن ئەو تەمەنەیە کە بەڕاستی ئێستا خولای ئیشکردنیانێ حەزیان بە ئیشکردن هەیە بەڕاستی بەڵام بەداخەوە لەم وڵاتەیە ئەمە بربەستێکی بۆ دانراوە کە خزمەتکردن بە توێژی گەنج و بە هەموو توێژەکانی تریش کەمترە ئەگەر باسی توهمە و توهمە بەخشینەوە بێ ئێمە باسی حەزی گەنج بێ باسی حەزی تاکی ئەم وڵاتە بێ متمانە لە بینی هاوڵاتی و لە بینی حکوومەت و هاوڵاتی ئەبێ ئەلەمانە بژێڕێتەوە بۆی جارێکی تر ئەم وڵاتێمە بە وڵاتی خۆمان بزانین ئەوەی کاکارزە من ناسمە وەڵامەکانی کاکارزان باسی ئەو وەزیری کرد کە باسی مریشکی 6 کیلۆی و بەداخە وەزیری ئەمە نەبووە من بمبوریانێ قسەیاڵم بەس حەزەکەم جەناب دوورتربی چکە وەزیری ئەمە نەبوو قوربان دووەمیش ئەگەر باسی ڕۆڵی ئەندام پەرلەمانەکانی ئێماکەی دوو ئەندام پەرلەمانمان هەیە ئەویش ورتر قسە لەسەر نەکرد کاکارزان کاک دکتۆر مستەنا کاک جەمال کۆچەرە کە دکتۆر مستەنا بەردەوام کە قسەی کردووە بەڕێزەوە هەموو ئەندام پەرلەمانەکانی کوتلەی کوردستانی لە دوایەوە بوون کە دیفاعی لە شەرەف و ناموسی ئەم وڵاتە کردووە لە هەرێمی کوردستان کردووە ئەوە زۆر جار دیفاعێکی کردووە و توێتی ئارەقی شەرمەزاری ئەڕێژم پێمان لە فرۆشتنەوە کە تۆ دیفاعەکەی بەڵام دەسەڵاتداری ئێوە لە هەرێمی کوردستان دەستیان بەسەر قوت و خاک و هەموو شتێکی ئەو وڵاتەدا گرتووە ئێمە نەچین منیش لەگەڵ مەعمەعیانیم کە ئێمە ئیتیجاهاتی سیاسی ئاوا قسە لەگەڵ ێ بکەین چارەسەر من چارەسەرەکە بە کاکارزان دەڵێم بەڵکو بەلایەنەکەی خۆی بڵێ موچەی ئەوەی کە هەیە موچەی عەقید و نەقیبەکان ببڕن ئەوەی کە هەیە ئەو پارێژێرخانەی کە بەبەردەوام بۆ لایەنی حیزبی بەکارهێنرێ ئەوە ببڕن بۆی موچەی لە ساڵی 21 بڕاوی موچەخۆران بژێڕێتەوە ئەو لیژنە تەشکیلەی کە قەرار بوو پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا لە سنوورەکان و لە باشماخەوە تا ئاگاتە ئیبراهیم خەلیل چی لێ هات بۆی دەست بەسەر پارە و داهاتی بەرزەکانە بگرێ بەڵام بەداخەوە هەر جەنابتان و لەگەڵ کەلام لە ڕێگرن بۆیە حل زۆرە هیوادارم خۆیان حەلەکان بێنە بەرچاوی خۆیان سپاس دەکەم مامۆستا کاک کارزان دوا سەرنجی بەڕێستان بە کورتی بێ سپاس دەکەم من وردم کاک ماوەتی کە قسان دەکەم دەزانم لە شعبیەت و مەشروعیەت و بەخوا چارەسەرەکانی ورد تەبیعی نەگەر جەنابتان وربن زووە توان چارەسەریکەن کاکارزان بەڵام نایکەن دوو موقفە سیاسیەکانی پەرلەمانی عێراقی دیارە سێ کە لە چارەسەر دەگەڕێی جەنابەت پێش هەموو شتێک ئەو ژینگە سیاسیا و ئیرادە سیاسیە یان ئەو بەرپرسیالێتە سیاسیا هەزم کە یعنی ئەتۆ هەموو ئاراستەکەتان ئاراستەی پارتی دیموکراتی کوردستان برادران یەشێتی لێرە نین بەقەدەر ئەوەی ئێوە تۆزێک کەمتر ئەڵێم لە ئەستۆ یەشێتی نیشتیمانی کوردستان ئەوە لە بەرنامەکەیان نوێنەری ئەوان لێرە چارەسەرەکانمان هەبێ کاکێ بەڵێ بە کورتی کاکارزان ببورە کاکە ئەو جواب دەداتەوە فەرموو کاکارزان فەرموو دوو کاک بەدران کە دەڵێ کەس متمانەی بە وڵاتی نەمایە وڵای نەتەوە ئەو ڕەوتەنەتەوەی لە وڵاتی هەیە بە ئەمانەتەوە بە کاک بەدران دەڵێم ئەو پرۆژە چاکسازیە کە حکوومەت لێ گەڕەنجێ بەجێکە کاری زۆر باش کراوە لە مزاحەدە جەدەلی سیاسی دەرکەون من یەک داتا دەڵێم
بەس ئەو هەولێری کە ئێمە تێدا دەژین 17,000 ڕۆژەی تێدا جێبەجێکراوە بۆ کاکماوەتی و بە کاک بەدران بچن زۆر بە وردی لە پرۆژەی ئاوادانی هەرمی کوردستان و بەرە پێشچوونی هەرێمی کوردستان بڕوان کە لە ڕابردوودا چی کرایە و چی نەکرای ئەو قۆناغ و قەیرانە سیاسی کە لەبەر بەغدا کرایە دوورکەونەوە لە جەدەلی سیاسی دوورکەونەوە لە نمایشی شاشەی بۆ بەرژەوەندی کۆکردنەوەی دوو دەنگی سیاسی با هەمومان پێکەوە لە ژێرێک سەقفی ئیرادەیەکی مەسئولیەتی سیاسیدا بژین نەک بکەینە واقعەیە کە ئێمە بە کەیفی خۆمان بە مەزاجیەتی خۆمان تۆمەت بە یەکتر بەخشینەوە بۆیە ئەگەر من بێمە سەر مەسەلەی مفرەداتی نقاشی جەدەلی سیاسی زۆر قسە هەیە وشە لە قورگدا وشکەین بەڵام ئەوە خزمەتی خەڵکی ئێمە ناکە بابەتەکەیمە ئەوە بەڵێ کارزان سوپاسەکەم منیش فشارم لەسەر دروست برادرانی ئیسلامی سیاسی منیش فشارم لەسەر دروست بوو کە جەماعەتی کۆنتڕۆڵ ئەڵێن کاتت نەبا کە کارزان سوپاسەکەم کاک بەدران دوا سەرنجت کورتی کەیتەوە یارمەتی من دە سوپاس دەکەم مەمنونە بم کاکزانە بەڕاستی حەسم نەکرد بچمە ناو مەعادەلا بەڵام کوڕی ئەو شارەی لەوانەیە کاکازان تاخیتر هاوێتە ئەو شارەیان بەگەڕ ڕەوتێشتر درەنگتر پێڕاگەیشت بێ نازانم ئەو 17,000 پرۆژەیە لەکوێ ئەو شارەیە ئێمە خەرکی ئەو شارەی کە لەو شارە لەدایک بووینە خستەخانەی ڕزگاری هەیە حکومەتی عراقی کۆن دروستی کردیە شەقامی سیمەتریمان هەیە حکومەتی عراقی کۆن دروست کردیە شەقامی چلمەتریمان هەیە حکومەتی عراقی کۆن دروستی کردیە شەقامی 100 مەتری شەقامی 6 مەتریش زائیدن ئەوەی لە دوای 30 ساڵ با نەرێن لە دوای 30 ساڵ لە دوای 25 ساڵ کە لەو شارەتان داگیر کردووە هاتوون ئەو شارە دوو شەقامتان دروست کردەوە یەکێکیان تەواو نەبووە دانەیەکیان بۆ خۆتانە بۆ پرۆژەکانتان کە ئێستا لە ناوە خۆتەوا بوو بە مشکلی لەسەر کامە زەوی باشە و کامە زەوی خراپە من نازانم 17,000 پرۆژەی دیارێ من لەو شارە ناژیم 17,000 پرۆژەکە ڕاستەکەی هەولێرتان کرد بە دوو بەش بەشێکی ڕۆژ ئاوەی هەولێرتان بۆ خۆتان دابڕیەوە بۆ فاشیۆن و بۆ کچە مۆدرن و بۆ ئەو کۆنە بەحسیانەی هاتوونە ئەو شارە خەرکی ڕەسەنی ئەو شارەش لەسەر ماگۆسەری کە پارچە زەویەکی نیە من حەزم نەکرد بچمە ناو مەعادەلا چاکسازیەکەن بەخودای ئێوە نازانن چاکسازی کاکزانە یامەتی بدا تۆ نازانانی هەر چاکسازی کاکە چاکسازی دوو سێ جۆریە چاکسازی ئیداری چاکسازی ئابووری چاکسازی سیاسی ئێوە چاکسازی ئابووریتان کردووە لە چاکسازی ئابووری وە بەرهێناتان بەلاناوە هاتوونە ئیش لەسەر موچەی فەرمانبەرەکەن هاتوونە ئیش لەسەر موچەی کەمەندامێکەکەن هاتوونە ئیش لەسەر موچەی پێشمەرگەیەکەکەن ئەمە چاکسازیەکەتانە من حەز داکەم بچمە ئەو مقۆڵەکۆیە بەڵام ئێمە لەو شارە ئەژین نازانی ئەو شارە چی بۆ کراوە چی بۆ نەکراوە سپاس کاک بەدران سپاس کاک کارزان سپاس مامۆستا عەبدولخالق سپاس بۆ هەرسێمیوانی ئازیزم کاک کارزان ببوورە کات نەبوو کاتی پێویستمان بە بەڕێستاندا بینەرانی خۆشەویست بە هیوای ئەوەی کە جەدەلە سیاسیەکان بەرەو چارەسەر بن ئەم بەرنامانە ئەم جەدەلانە بەرەو ئەوە بن کە ڕاستلەچینێک دروست پێ بۆ چارەسەر بۆ خزمەتی خەڵک بەرنامەی ڕەهەندم لەگەڵ هاوکارەکانم پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ